سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەبارەی گرژەکانی زینی وەرتێ و دۆخی هەرێمی کوردستان و پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق کۆبووە. دوای کۆبوونەوەکەش نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و دڵنیاییدا کە گرژەکانی نێوان پارتی و یەکێتی چارەسەر دەبن لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتیش کۆ دەبنەوە. وتیشی ئەو هێزانەی چوونەتە وەرتێ هێزی وەزارەتی پێشمەرگەن. وەزارەتی پێشمەرگەش وەزارەتی هەموو کوردستانە، هیچ هێزێکی بیانی نەچۆتە ئەو سنوورە، چوونەکەشیان کاتیە. ئەو کێشانەی کە هەشە چارەسەر دەبن، حەل دەبن. ئێمە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە دەکەین. یەکێتی نیشتیمانی هاوبەشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لە تەشکیلی حکوومەتی هەرێمدا و باس لە مەسئلەی هێزەکان دەکرێت. ئەو هێزانەی کە چوونەتە زینی وەرتێ ئەو هێزانە هێزیەکن سەر بە وەزارەتی پێشمەرگەن. وەزارەتی پێشمەرگەش وەزارەتی هەموو کوردستانە. هیچ هێزێکی بیانی نەچۆتە ئەو سنوورە لەلایەن لێرەوە و بۆ حاڵەتێکی موقەتیش بووە، کاتی بووە و ئەگەر پێویست نەبێت ئەو هێزانە لەوێ بمێنن بە تەئکید ئەو هێزانە لەوێ نامێنن و ئەو ئینجا زۆر تەحلیلاتی عەجیب و غەریبیش دەکرێت لەسەر ئەوەی کە ئەنەما ئێستا زینی وەرتێ بووتە شوێنێکە مەسەلەن پرۆژەی ئەتۆمی لێ دروست دەکرێت. یعنی شوێنێک نییە، مجرد ئەمەی کە کراوە بۆ پاراستنی هاوڵاتیان بووە لە هاتن و چۆ ئەوانە. لەبارەی بۆردومانی تورکیا لە زینی وەرتێ سەرۆکی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات لەبەر ئەوەی پەکەکە بە ناشەرعی هێزەکانی خۆی لەو ناوچەیە جێگیر کردووە و بارەگای داناوە، بۆیە تورکیا بۆردومانی ئەو ناوچەیە دەکات. دەشڵێت ئێمە هەواڵمان بۆ پەکەکە ناردووە کە پێویستە ئەو شوێنانە چۆڵ بکەن. ئەگەر چۆڵی نەکەن ئێمە ناتوانین بتان پارێزین، چونکە تورکیا تەکنەلۆژیای زۆر پێشکەوتووە، بە ئاسانی دەتوانن ئامانجەکانیان دەستنیشان بکەن. وجودی پەکەکە لە هەموو کوردستانی عێراق بە شەرعی نازانین و پەکەکە دەبێ دوور کەوێتەوە لە دروستکردنی کێشە بۆ هەرێمی کوردستان. پەکەکە شوێنی ئیشکردنی خۆی هەیە، بە تەئکید هەرێمی کوردستان شوێنی ئیشکردنی پەکەکە نییە و ناژبی ببێ. ئێمە بەشێکین لە عێراق و هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا مەجاڵی ئەوە نادات بە هیچ شێوەیەک هێزێکی تر ببێتە سەبەبی کێشە بۆ جیرانەکانمان. سەرۆکی هەرێمی کوردستان ڕاشی دەگەنێت هیچ کێشەیەکی ئەوەندە گەورە نییە کە چارەسەر نەکرێت. بەرەو چارەسەریش دەڕۆین. بە یەکڕێزی دەتوانین بەسەر تەگەرەکان زاڵ بین. ئەگەر هەر لایەنێکیش پێشبینی دوو ئیدارەی بکات، ئەوە هەرێمی کوردستان نابێتە دوو ئیدارە، بەڵکو دەبێتە 0 ئیدارە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.